شعری مامۆستا قانع تۆبەکردن. ئەوە پیاوێک عمری چووەتە 70 ساڵ بێ تێگەیشتن بێعەقڵ و کەماڵ، چاکەی نەکردووە خێری نەکردووە، قەسەمی بەڕاست هەرگیز نەخواردووە، نازانێ ئیمان چۆنە و چۆن نییە، بەهەشت چلۆنە و جەهەنم چییە، نازانێ ئەسڵ و فەرعی دین کامە، کێ جوولەکەیە یا کێ ئیسلامە. وەختێک کە پیر بوو قووەتی نەما، شەریکە دزی شەریکی ناکا، ئەگەرچی جاران بە قووەت بووە، کۆڵ هەڵگرتنی لە دەست دەرچووە. دەرەقەت هیچ کەس نایە بە زۆران، تا جەردەیی کا وەک جاری جاران. ئەمجا ئەزانێ هیچی بۆ ناکرێ، ئەمڕۆ سۆزیە خاترجەم ئەمرێ. ئەڕوا بۆ تەکیەی شێخان بۆ تۆبە، 100 هەزار کەڕەت تۆبە لە تۆبە. شێخی چ شێخێ؟ شێخی ناو ژنان، سمێڵ خەناوی سەرتاپا جوان، بێفکر و بێبیر لە کەس نەپرسێ، نەزان و ڕۆحزل لەخوا نەترسێ. ئەڵێ بە کابرا تۆبەکەت چاک بێ، پیاوی تۆبەکار ئەبێ دڵپاک بێ. خۆت بەهاوێژە ژێر بەیداخی من ئەتپارێزم لە دۆست و دوژمن. ڕزقت زیاد ئەکەم کوڕت پێ ئەدەم، داغڵ بە کۆمەڵ بەهەشتیت ئەکەم. بەڵام تۆش ئەبێ مانگێ دەفعەیە، ئەگەر پێت نەکرا 40 شەو نۆبەیە. دیاریم بۆ بێنی هەرچی ئەتوانی، هەر شتێکە خۆت بە چاکت زانی. خزمەتی من کەی چاکە تا خێزان، خێزان لەگەڵتا نایەتە دیوان. فریاد ئەکەوم لە ئازار قەبر، نەجاتت ئەدەم لە ڕۆژی حەشر. ئینجا ئەم کابرا هێندە ئەحمەقە، هەتاکو ئەمرێ کۆڵکێشی خەڵکە. دەست شێخ ماچ ئەکا و دێتەوە بۆ ماڵ، لێکۆ ئەبنەوە ڕانک و چۆخەشاڵ. یا خۆڵی مەرقەد یا تیگەیەک نان، دێنێتۆ بۆ ناو کوڕی موریدان. لە ماڵی شێخە هەرچی ئەبینێ، لە ناو خێزانیا یەکێک ئەیخوێنێ. ئەڵێت ئەی خەڵکە شێخ چەند جوانە، حەمایل لە مل لفکە لە شانە. چەند نەرموشلە دەستی جوانی، هەزار ماشەڵڵا لە ناو چاوانی. کەوای گرونی سەڵتەی تاقمدار، چەتفە ملێکی کێش و کڵاودار. خەنجەری دەبان تەواو کەڵانزەر، سەرتاپا باڵای وەک ڕیحانەی تەڕ. کە لەگەڵ شێخژن دانیشتن لە ماڵ، شەیتان کوێر ئەکەن بە لەفکەی دەسماڵ. ڕوومەت تند و تۆڵ چاو و برۆگەژ، ڕەنگ سوور و بۆن خۆش وەک گوڵاڵەی گەژ. کە نواری بۆ من شێخی باڵا بەرز، وەک بێ ڕووی شەتاو کەوتمە لەرز لەرز. لە پاش نیو سەعات هاتمەوە سەر هۆش، دیاریەکەم دانا بە دڵێکی خۆش. ئەمجا شێخ فەرمووی موریدەکەی خۆم، بێنیە بزانم چیت هێناوە بۆم. 1000 سڵاو لە گۆڕی پاکت قانع.